من کامەران حاجی عومەر لەگەڵ هاوکارانم لە باسی ڕۆژ ئەم جارە بە دوواداچوون دەکەین لەسەر مەیدانی مریشکان یان کۆتران یان بازاڕی پەلەوەر لە نێو شاری هەولێر. زیاتر لە 18 ساڵە ئەم بازاڕە لە نێو جەرگەی شاری هەولێر لەسەر شەقامی سیمەتری لە گەڕەکی سەیداوەی شاری هەولێر بازاڕی پەلەوەر هەیە. زۆر جار جێبیستی ئەوە دەبین کە بەشێک لە هاوڵاتیان شوێنەکە بە گونجاو نازانن و دەڵێن پاک و خاوێنی تا ڕادەیەکی زۆر نەپارێزراوە. پلانی حکوومەت چییە؟ ئایا گواستنەوەی ئەم بازارە بۆ ئەو کاسبکارانە ئاساییە یاخود نائاساییە؟ چ بکرێت باشە بۆ ئەوەی سیمایەکی باش بدرێت بە شار و لە هەمان کاتیشدا بژێوی ژیانی ئەو کاسبکارانە تێک نەچێت؟ من هەوڵ دەدەم لە چوارچەوەی بەرنامەکەم لەگەڵ خودی ئەو کاسبکارانە قسە بکەم. سڵاوتان لێبێت. باشن ساڵەوە لێرە کار دەکەن. لەیەکی 2000 لە 91 کۆمە لێرە کار دەکەین بەس لەیەکی 2000 کە مەدان گواسترای تۆ ئێرە مەدان پێشان لەکە سینەمای کەوای نزیکەی 90 ساڵ 90 ساڵ بەس لێرکانێ. باشە هەندێک جار دەگوترێ و شوێنە گونجاو نییە. شوێنە بۆنی ناخۆشە خەڵکێک بێزار دەکات. دەزانی چیا بەلەدیە زۆر باشە بەس ئەو منتیقا خەدەماتی کەمە بینایەکان هەموو کەونن یەک دووش ئاو شتی کەمە ئاوی نییە ناوەڵایە تا ئاوەی پیادەکەی بەچ ئارێکی ینی ئەم شوێنی پەلەوەرە ئەگەر سیر بکەنی ئاوی نییە ئاوی لە کاتێکدا گرنگتریشتی دەبی ئاوی ئەرێ وڵا مەدان کە خازەتەن پاکردن و ئەو شتانە دەبی ئاوی هەبیت یەکەم شت ئاو نییە بەێ ئاوەکەیەکان هەموو کۆنە نەوشکار وتی لەبەر ئەوەیە ئەگەنا مەدان بەخۆی دەبی لە ناو دەرگەی بازار بی ینی شوێنتان باشە هیچ عیبینە بەس بۆ ئێمە باشە بەس ئێستا کە دەگەرەوەی دانینە کابراەک دێتن ناوەندی جادەی دەگری جومعان ئەمە ئەوەی خەرکی مەدانی نییە ئەوانەی دێنە وێندەری چییە؟ زۆری خەرچی گوندانن دوو کابرا لە دائیرەیە ئەو جا هەر لە بگرا لە ئەنواعێک شخصی کابراەک دێتن مریشکەی دەکڕی ئەگەر لە دەرێ بیکاکە دەبی 2000 دینار 500 کریت سیارەی بدە وانە ناو دەرگەی بازاربی مریشکەکە بەخۆی بە 500 دیناریە. زۆر باشە ئاوتان نییە؟ ئاومان نییە هیچ خەدەماچی ئاوتان نییە؟ باشە کە ئاوتان نییە بۆ سەردانی شارەوانی ناکەن بەڕێوەبەراتی ئاوەڕۆ ناکەن. وڵی ئەو دوکانەکە دروست کرایە بەم قاولاتی دروست کرا هەتا خەدەماتی چینە ئاوی هەر لێ نییە. باشە بۆ مڕازاتان سەردانی بەڕێوەبەراتی ئاوتان نەکردووە؟ وڵی سەردان نەتان گوتووە کاک مەسعود تکایە ئەمە شوێنی پەلەوەرە ئەوە پێویستە ژینگەیەکی پاکی هەبێت نەخۆشی بڵاو دەکاتەوە تکایە ئاومان بۆ دابینکەن. ئەوانە بەخۆیان باش دەزان جێگاکە ئێستا چوونیان ئەمە نەچوینە. باشە حازی ژیان ئێوە دەڵێن ئاومان نییە و خەڵکیش گلەی دەکا بۆنێکی ناخۆشە و پیسی شەیە. ئەتا برێ جەیەکەمان پیسە ئاومان نییە کارەبامان نییە. ئەی چۆن دەژی؟ وەڵی بە زەحمەت دەژی ئەوە لە پێشتای هەموو کەسێکی دیارە زۆر کەسەیە لە بەجێ خراپەکەی نایە شتیشمان لێ بکڕی دەچ لە محەلەکان دەکڕی لە تەیراوەی دەکڕی بە گرانتر لە جێگایەتی بە دوو قیمەت دەکرد نایەتە ئێرە بەس لەبەرەوەی کە پیساکە لەبەرەوەی پیسە ئەو تاسەی دەبینی لێرە لۆمانچان ناکەن ئەو سیارەی خەرچی هەموو عەدم کردی سیارەی خەرچی عەدم کردی هە سیارێک دێ ڕۆحی دێتە دەرێ کابرا لەو تاسەیەداتن کەواتە مشتەریتان کەمە جاری دوێمین جار نایەتەوە دەست لە محەلەی بە گرانتر دەکرد نایەتە ئێرە. باشە تۆ چی دەڵێ وەکو کاسبکارێک؟ وڵای داواکار لەمان خاوێنکەنەوە زیەکەمان پیسە بەڕاستی زێی شێنیا سەرجا دێتە ئاخرەوە بۆن هێر دەکا. باشە بۆ خۆی تیمی شارەوانی نییە؟ با هەیە تیمی شارەوانی هیچ عیبیان نییە ئیسان حەق بری ئەی چێ کێشاری بۆ وایە بەخۆ جێەکە پیسە کاکە ناوەڵی هەموو هێوارە خاوێن دەکرێتەوە بەزەوەندە پێ ئێستا ئێرە پیسە ئەمە ئاو نییە؟ ئاو نییە ئێستا ناتوان پاچکەن ئاو نییە ئاو کەمە ئاوی هەنیە نەگەر کەمە لەگەڵ گواستنەوەن؟ وەڵی جێکی باش بیا جێکی باش بەس لە بازار نزیکبی لە بازار نزیکبی. چۆنی حازی گیان حاڵ باشە خەڵکی ئێرەی تۆ؟ ئەرێ وەڵا ماڵ لێرەیە؟ مالم لێرەیە. باشە دەگەرەوە بازارە چۆری تۆ ماڵ؟ وەڵای بازار چ عیبینێنەوە و نێزی کۆکێ مریشی دەکڕین و بۆنی ناخۆش نییە؟ وەڵا بۆنی ناگاتەمە مارە کۆرانەیە ئەو لاینە ناگاتەمە. باشە
زۆر جار دەگوترێت پاک و خاوێنی لێرە ناپارێزە دەبی ئەم ناوچەیە بگوازرێتەوە. خاوێن دەکەنەوە لە خۆی بەخۆیان خاوێن دەکەنەوە لۆ مەعیبی نییە وانش کەفی خۆتیان حەز دەکەی وەکو ژیرانەکە و بازارە بمێنێن ئەرێ وەڵایە من بەس دەقاتم مریشکەشی دەکڕم و دەسمەوە باشە تو پێم بڵێ هەموو جارە لێرە مریشک دەکڕی بەخوای کەم دێ ئەو مەدانە کەم دێمێرە باشە تۆ وەکو هاوڵاتێک بێزار دەکا و بۆنە قەڵەباڵغی شوێنەکەی ئەم گونجاوە بەخوای ناوەڵە گونجاونێ بەس بستنە چێن دەر ناوی جێکیان هەبی ینی نێزارت دەکا ئەوەی کە ئەو پیساتی دەبێت تەبان باش نییە لەوانیش باش نییە تۆ بە دوو دڵش مریشکەکان دەکڕیان پەلەوەڕێک دەکڕیوانی دەردی زۆرە لە بەرەوەی لە زۆر جیان دەبریش ترست هەیە ئێستا مشتی خۆمانەم هەیە کاگرزگار دەزانی بەڵێ دۆستمە کە دێمە ئێرە بەو پێراوی ناچمەوە ناو مریشکەکانی خۆم کە بە پێڵاوی خۆت بەوەی ناچم نەخۆشی بڵاوتەوە ئەم لە ناو مریشکەکان فەرین بەری بەو شێوەیە ئەرێوڵە ئەی سەبارەت بە ئیشەکەتان شوێنتان گونجاوە نەخێر نەگونجاوە ئەی داوای چ دەکەن گواستنەوە چ شوێنێک باشە بۆ کار شەقەکمان لێ دەن فڕێمان دەنەلایە ئەخت شوێن دەرێ نابی لەگەر بەرژەوەندیتان بگونجێ لەگە بەرژەوەندی مە چییە؟ بەرژەوەندی مەزیەکمان بدەنێ و خلاص و بڕاوە ئەخ دوورە شاریان ناو شار شرت نییە ناو تەرەفی شاربی سەدی تۆ ڕازی لەسەرەوەی و بازارە چۆکەن ئابوو شوێنەکە گونجاو نییە؟ شوێنەکە گونجاو نییە زانی چیە حکوومەت ئیشی باش دەکا و ئیشی خراپیش دەکات لە هەمان کات ئیشە باشەکەی ئەوەیە بینا و شوێنی باش دەکا بۆ گوزارانی خەڵک ئیشی تێدا بکەن ئەوە شتێکی باشە بەس هەندێک شوێن دروست دەکاتن بیدایەتی ڕقابەتی وا ناخاتە سەر ئیشەکە بە جوانی بڕوە باشە لەسەر ئەو بازارە پێ دوای ڕقابە نییە چاودێری نییە نییە نەک بە زێرە کاکە نمونە بازارنی نیشتیمانیان باشە تۆ بۆ چیاتی ئەو بازار هاتم کاکە مریشکە خۆمانەیە بکڕم بیبینەوە پەشیمان بوویەوە یان نانە مەسەلە پەشیمان بوونەوە نییە کە منات پەشیمانە و ناچارم بێ ناچی بێزارت دەکا کە دەیتێرە ینی بێسەروبەریە بێسەروبەریە یعنی تەمەشا بێسەروبەرێکی چێ کابرا دەرێەوە ئاوم نییە خاوێنی کەمەوەندەی ئاوەیە خاوێنی دەکەمەوە باشە کاکەوەندە ئاوەی هەیە ئاوەکە هەیە حکومە دەری هیمال کردێ کاک ینی خەتا لە حکوومەت لە حکوومەتە ینی پێویستە شارەوانی جددیبی لەسەر دەبی جددیبی هەندێک جێ جددیە بەبی زۆرەقە و سیوەرەقە دوکان بەکرێ دەچی فیسەبیلی ئەوەی خزمەت گوزارێکی مەزبوطە لێرە کاکە دوکان بە 50,000 بە 60,000 باشە تۆ لەگەڵەوەی ئێرە بگوازێتەوە یان نەگوازێتەوە نانە خەڵکێ کاکە بە 500 ناری لە هەموو لایەکی و لێری دەگاتە ئێرە ئەو بازارە چەندە لە خزمەتی ئێوەیە لە خزمەتی هاوڵاتیە بەخوای ئێستا مەسەرەن بازارەکە چکە لە ناوەندی شاریە خەڵکەکە زۆربەی زۆری ئەوەی کێلێ دەکانە هەمووی هەبوون نییە مەسەرەن دێ نێزیکە دەگاتی ئیسفادەی لێ دەکات بەس مەسەرەن ئەوەی کە لە دەوروبەریتی زەرەر دەکات ینی دوورتریش ئەو ڤایرۆسە لەو مەدانە دەرسلەی جێکی نیە ڤایرۆسی زۆرە ئەو ڤایرۆسی لەو مەدانە دەرسلەی جێشنی ئەگەر تێرێک حیوانێکی ساغ بینی ئێرە بیبێەوە پێشەوەی تەقیعەکەی بیبێ نەخۆش کەواتە لێرە نەخۆشی پەلەوەڕ یەکجار زۆرە نەخۆشی هەیە لە بەرەوەی ئەنواع و ئەشکالدی کەواتە تۆ کاسبکارێکیش ئێرە بە بەشیا و نازانی شیاو نییە لە بۆی کە مەسەن ئەو هەموو حیوانەتن هیچ مەزەشتەرە لێرە هەیە حکوومەت چاودێری ئەو بازارە ناکات بەخۆم زۆر لێرە بوومە زۆرش من نەمدیتە نەتبینیوە چەند مەرزی تقریبەوە چەند من لەوە منداریەوە هاچوو میدانی باشە تۆ لە منداڵیەوە لێرە کار دەکەی لەو چەند ساڵەی ڕابردوو تیمی تەندروستی ناتەوە ئەمن نەمدی تێبرێم هاتبی ئەگەر هاتبیش مانگەک جارێک دوو مانگ جارێک بێتن ئیسفادەی چی دەکەنەوە دێن چی دەکەن ینی تاقیباتە چی دەکاویش ینی ئەهانی ئەگەر بێتن بەستە مەشاکەت دەبی ئەگەر سەحابە ڕاستیش لەسەر ئەوە بیتن بێتە مەشاکەن دەبی ڕاگیری هەمووی دەبی ڕاگیری هەمووی دەبی ڕاگیری ئەگەر وەرزی تەندروستی هەبی ینی ئەو دیمەنانە کە لێرکانە هەیە تەمەشاکی ینی بەڕاستی نەخیندەواریش بیتن دەزانیت کە ئێرکانە ینی ڤایرۆسی هەیە ئەوە چێ گیانە ئەوە چیەوە مردار بووە مردار بووە
ئەوە چی لێ دەکەی ئێستا هەموو جارێ وا دەکەی کاتەمسان چۆن فڕێت بێت زۆرت فڕێداوە دوکانەکان زۆر فڕێ دەدەن لێرە هەموویان فڕێ دەدەن بازار ئێرە خاوێن نییە بەیزنەوە عچی سەر ئەو توانانە ئەس دەکەی وەرە 2000 مەیتە کۆترت پیشاندەم جێکی زۆر پیسە هیچ خاوێن دەتوانێت بچین دەتانی بەس قادرمەنی ئێستا حالیان بەسەر کەوین هەر کۆترێک دەمری مریشێک دەمری بۆیتەکەی فرەتەنە سەر لەسەرەوە بوویتە قەبرستانی پەلەوەران ئارێ وەڵا بڕۆ هەر نەخۆشیە طبعا نەخۆشیە نەخۆشیە بەس حکومت خەمەچی لەو میلەتی ناخواتن ئەمتوانم بە 253 وەرەقە لێرکوانە کڕی ڕیمە لێرکوانە ڕیمەکەیان لادا ئێستا بۆ جێی مەیدان بیداتی لەنگەمان لێدانا بازارە خۆش بێ عیبە بوو دوایە هەرچی هات هەر کۆتری هینا لێرێدانە مریشی هینا لێرێدانە ئێریان تێکدا دوکانەکەت بە 253 وەرەقەکە بەڵێ باشە بۆ چیت کڕی بۆ ئیشی لە بۆ کاسبیم کڕی ئەخر چی شەکی تێدا من لەنگەم لێدانا بوو لەنگە تێدادا بەڵێ دوای بۆ مەیدانی مریشکان بۆ مەیدانی مریشکان ئێستا توانەکە 15 وەرەقە 20 وەرەق ئەگەر بکاتەوە بە هەر کرێت توانەکەم پێ دەردەچیمان کەسابەتەکەت گۆڕیان هەر کەسابەتەکەم گۆڕی تەبانە ئێستاکەمیتە چی ئەمش کۆترم داناوە چ خەرچی لەبێ ئیشان هاتوو لە لەنگەی هاتێ کۆتن ئایچ بکەم کەوا زەرەرت بەرکرد طبعا سەد زەرم کرد باشە دەڵێن ئێرە پیسە ڕاستە پیسە چۆن پیسە بە ئیسپات بکەیت عم جێکە پیسە زبر و شوارەکان دەڕژێتە و لە هەمووی زبرە زبرە ئەوەی دێتن زبرەکە لێنە تێفەڕ ستان لەوەی نییە تووشی نەخۆشی بەدی نەخۆشانە ژوور و ئێستا پڕ زورد و شووا زۆر دێت زۆرجشی لێ پڕە پڕی زورجە پڕی زورجە تێروشەکان ئامو دەخوایستا ماون تقریبان دەفتەرێک بە زەرەکردی لە وشانە دەفتەرە چی زەرەر کردیە لە زورد و شوواندی تێر و شووا ینی لێرە جورت زۆرە جورت چ دەخوا کەناری دەخوا بلبلی دەخوان و عبلبلی دەخوا هەمووشی دەخوا باشە بابچی بزانین ئەو برادەرە بابزانین چیە ئەوە جورجە طبعا ئەوە جورجە زۆرە و حالەتە هەروە خۆریە ینی لێ لەم منتیقەیە جور زۆرە هەر لە حساب دانیە پێشترین جێە پیسترین جێ کەواتە ئێرە نەشیاوە بۆ ژیان لە سەد نەشیاوە نەشیاوە حالەتی ئەوە زۆرە هەر ڕۆژانە بەدەیان حالەت شەتان حالەتیوا دەبێت باشە ترستان نییە تووشی نەخۆشی بن وڵات ترسیلۆچیەوە هەموو توش بووینەوە توش بووینە هەدیکو چ جۆرە نەخۆشیەکەیە برێم نەخۆشی پێستا چییە بەخوای خورشتیە و ئەنواعیشتە ئەنوار پێستا هیچ خورشتی پێست و بۆنی و کرام هەمشتە بازاری پەلەوەری هەولێر دەتوانم بڵێم ینی کەمتر لە 5 کیلۆمەتر لە سنتەری هەولێر لە قەڵای هەولێر نزیکترە بەدەر لەوەی کە ئەو پەلەوەرانەی لەو بازارەدا مردار دەبن فڕێ دەدرێنە سەر سەربانەکان ئەمە شوێنی زبڵدانی ئەو پەلەوەرانەیە سیرکەن بەڕێزانم ئەمە مریشکی مردارە ئەمە ئەو شوێنەیە کە هەر دوکاندارێک کە پەلەوەرێکی مردار دەبێت یان فڕێ دەداتە سەربانەکەی یان لێم شوێنەدا فڕێ دەدرێت ئەوان دەڵێن ڕۆژانە شارەوانی دێ ئەم ناوچەیە خاوێن دەکات بەڵام خۆشیان دەڵێن ئەم شوێنی ژیان نییە کۆمەڵێک ڤایرۆسی جۆرا و جۆر هێن هەم لە ناو پەلەوەرەکان هەم لە ناو مریشکەکان ئیتر لە ناو کۆتر زۆر زەحمەتە تۆ بەو جلەی دەیتا و بازارە جارێکی دیکە بەو جلانە بچیتەوە نێوماڵ و ژیان بکەیت کاکی مەسڵاوت لێبێت تۆ کاسبکاری ئەو ناوچەیە ئەو کاتت باش لازم بەخێر پێم بڵێ ئەو هەموو پیسێت چێ لێرەکات وڵی کاکەجان ئێستا کە یانی زۆر بەمە پێمان خۆش کێرە پاقایم کرێتەوە وەرەکەن ڕاستە بەلەدیە مشۆگێ خاوێن دەکاتەوە هەتا ئێستا کاک زەمان هەیە بەسا هەموو گوتی کاکە مێر دو خاوێن دەکەمەوە سیمە چیە دەم بە پاقای ڕاجێتنەوە بتن بەڵام تا ئێستا جوابی لایتەوە خەوش نەکردە باش ئەمە کۆستەرە کەسێک کە برادر تەسویر کە براکەم ئەمە کۆستەرەوە ئەمە کۆستەرە ینی مانای نییە ئەو جادە چۆکەیە سیارەی پاس بێدابێت باشە سارەی پاس بێرە دادێ بەو زبر و زارە هەر هەموو پیسێ بۆ نەخۆشیە ینی
هەمووی ڤایرۆس چی ڕوودەداوە لێرەوە پیستری جێ منتیقەش زۆر ناخۆش پیسپەڵۆخیە ینی معنای نییە کۆسە بێدا جادەکە تەس بوویتەوە هەیە قەفەز نایتە ناوە جادەیە ئەوەی کردە ئەو پیسێ بۆ بلبەکان دەچۆتێرەکان باشە ئێستا ئەوە لێرە فرێدراوە دایانی وەکو ئەو لێرە کەوتووە باشە پێم مناڵێ ئەوە مەترسینە بڵاو ئەوە مەترسی هەموو ڤایرۆس ئەوە بەکتریایە کاکەوە ئەو هەم لۆ خراپێکە لە بۆ منداڵەکانمانە لە بۆ تەیری توالەکانە ئەو حکومت ئاگای لەو مەسەلەیە نییە کەس نازانێت شەوان بەلە دێ خەڵک کاتۆفرە دەسمێ ئاینە تاس ئاین باشە تخوا تۆ کە دەچیتەوە ماڵ ترسن لەوە نیە منداڵەکە تووشی نەخۆش دوجا سێجا خۆمان دەشۆین بە ترزنیە قسەیە هەموو ڤایرۆسە هەمووی بەکتریایە جسمان هەمووی لە کوولەتن جای وایە چی بە حکومت دەڵێ تەماشای شێرە بکە کاکە پاکوخاننی بە عەرەبی کاکە نەزافەت من الئیمان وەنیە پاکخانی ما دێت لۆمان جێش دابین بکەن یا کاکەس مانایە مریش لە ناو تێری تووەڵان نابیتن مریشتی سەر دەبڕیتەوە خیرە پیسە ئاینێت بە جۆگەدا دێتەوە ئاینێشە ڤایرۆس لەوە تێری تووەڵان دێتەوە ئەوکانی شارەوانی تەندروستی حکومە کەس کەسە دایمەی نەکرێت کەسە دایمەی نەکردیە بلێ کاکە ئەوە لۆ ها دەکەن کاکە ئەو بەرمیلێش زبی دابنێن یا ئەو پیسێ فرە ناو بەرمیلێکی هەیە و خەڵکێک داوا دەکەن لە دوکاندارەکە ئەو بازارە بگوازرێتەوە لەگەڵ گواستنەوە ئێوە لەگە گواستنەوە نینە لەگەڵ گواستنەوە بۆ خۆی لە ئەنحای عالم مەدان لە زەنگەی بازارە ینی شوێنەکەتان گونجاوە شوێنەکە گونجاوە هیچ مشکلەی نییە مشکلتان نییە هیچ مشکلەمان نییە هەیە لەولاوە مریشک لەگەڵ کۆتر تێکەرە مەیمون لەگەڵ پەلەوەرێکی دیکە جودایە جێی مریشک چاکردن جودایە بەڵام پیسێکی زۆرە ئەوانی مخالفان ێ بام حەسەبام کە خلاصڕەوەندی بۆ هەتا ئێستا کەس محاسبە نەکراوە تیمەکان دێنی تەندروستی حکوومەت بەیتەرە کەس ناتوە کەس ناتوە کەس ناتوە ئەگە دێن بابستە ناو مریشک فرۆشە تۆش لەگەڵ گواستنەوەنی ناوەڵە خەڵکەش فەقیر لێ باشە کە بێرەدا دەڕۆی هەز بە بۆن دەکەن هەز بە بۆن دەکەی لا خەڵکەکە فەقیرە کاکە بستە کوێ خەت بستە کوێ ینی لەم شوێنێ ئێوە بگوازرێنەوە هەمووتان زەرەر دەکەن بە خودای بیتەوە زەربە بە عالمێ دەکەوی بەڵام پاک و خاوەنی زەربە بە خەڵک ئەمە 5 کیلۆمەتر کەمتر لە سنتەری شارە خەڵکێک بێتە ناو مەدانی مریشکان بێتە مەدانی کۆتران شتێکی جوان ببینی دەبەر بۆن ڕادەکە خەڵک هەیە ڕابکە لەو بازارەی هەیە وانە پێتان وانێ دەبێت پاک و خاوێنی لەم شوێنە زیاتر ببێ پێتان وانە زیاتر خاوێنی ئەساسە بەس مەدان ناوێ ئێرە مریشک سەر نابڕین سەر نابڕین هەتا مریشک باشە ئەی چێ ئەو ڕێگایە دەگرێت ڕێگای سەرەکی دێتە سەر ڕێگا و بەقەڵەوان باش ڕێگای سەرەکی دەزای بۆ دەگیرێ بۆ خەڵکەکان هەمووی لە گوندان دێن ئەوە لەسەر کارمەندە کارمەند لەوێدانێن ئەو ڕێگایە ناژێت مرور بۆ خۆی مرور بۆ خۆی ڕێیەکە دەگرێت پێم پێت باشە بگیریان پێت باش نەگیرێ باشە نەگیرێ باسی لە بازارتان دەکە ئەدی چۆن باشە ئێستا گریمان ئێوە کاسبکاری ئەو ناوچەیە حکوومەت جێی لە دەنگی ئێوەیە چیتان دەوێت چمان دەوێت عالەمەکەەوە بۆ خۆی لێرە دابین بووە ئایا 500 دەست دەکەوێت ئایا زەرەر دەکات بەردەوام بی ئەدی بەردەوام پاک و خاوێنی شەر وەکو خۆی بی پاک و خاوێنی ئەوار کەس دەتوانێت لە ڕاست خۆی جێ خۆی خاوێکە کە ناس ێواران دەی بە تەوە یان هەر وەکو هیچ کێشەی هەر وەکو خۆی یان دەبێ سیمایکی جوانتر بێرە وڵای سیمای جوانتر بی هەیە با خراپ نییە کە هەیبیتن بەڕای ئێستاەوە عالەمەکە چیە بچیت چند ساڵ ئێوە و کەسابەتێ دەکەن تقریبان 20 ساڵە 20 ساڵە 20 ساڵ شوێنەکە باش دەبینن ئێستا بەخوای بە پێ پێویستە بە پێی پێویستە تەماشا بکەن ئێرە هەموو زۆڵدانە طبعا ینی گونجاو نییە نا بە خۆشمان کەم تەرخەمین ینی خۆی دوکاندار و کاسبکارەکان خۆشمان کەم تەرخەمین شارەوانش کەم تەرخەمە باش یعنی پێویستە شارەوانی ئاوڕەشی لۆمەتی خەی بداتەوە بە باشی باش هەندێک کەس دەڵێن چارەسەر گواستنەوەی ئەوانەیە ئەو کاسبکارانێ پێ دوایەوە ئەوە چارەسەرە یا شوێنەکەتان زۆر باش بە قورعان شوێنەکەمە زۆر باشە کاکامەرە شوێنەکە یعنی خەڵک کۆترێک بەخۆی کابراایەک دەینیتن 2000 دەکا 500 دەکا ئەخە 10,000 بداتە تەکسی بداتە پاسی ئەوەی بچی کۆترەکەی بفرۆشت چەندی لۆ دەمێنێتەوە ئەو ڕۆ بەخۆی پارە نمایە خەڵکەکە
بەخوای پیاوەیە دیتیتم قەباکی پێ کۆترێکی دێنی بە 5,000 باشە شوێنی فەقیرانە شوێنی فەقیرانە بەڕاستی فەقیری شایستەی ئەوە نییە لە شوێنێک کۆتر بکڕی زۆر خاوێن بێ مریشکێک بکڕی زۆر خاوێن بێ ینی بەڕاست خەڵکێکی بیانی بێتە ئەم بازارە شتێک لەلایەوە دروستە بێ دروستە بێ ناڵێ ئەم خەڵکە بۆ طبعاً دروستە بێ لەبەرمەی ئەمە بەڕاستی یەک ئێستا لە زۆربەی زۆرەکانی وڵاتانی دنیا بازاڕی پەلەوەر لە ناو سنتەری شارە بەس بە یعنی بە سیمایەکی جوان کەوای ئێوە لەگەڵ ئەوەن بمینێنەوە بەڵام دەبێ ڕەچاوی تەندروستی هاوڵاتی و پەلەوەرەکانیش ئەرێ وڵات شارەوانی مەسەرەن لە 20 مەتری زبارەی گەورەمان دانی تێن کورد یعنی چا بڕۆ ئەو شەقامانە جێ هەوەیە بەخوای جێ ئەوە نییە بڕۆ فلیپینیا لێدانایە چار فلیپینی لەو مەدیانەی دادنی بڕخاوێن و بەیانیکەنەوە باشە بەڵام هەندێک جار دەگوترە لێرە سەلامەتی نییە خەڵکێک نازانێ و مریشکە نەخۆش کەوتووە ناو هەموو مریشکەوە لە دەوازنەکان فعزەکری ئەو زەدێکو دەوێنە خۆش بازارەکە ئێرە دەڵێن پاک و خاوێن نییە لو پاک و خاوێن نیە عیبینە شار سارەوها دەبیتن خاوێنە چی تیانە باشە مریشکەکانتان کەمردار دەبیت چی لێ دەکەن چی دەکەن مەس زەبالەمانی دەبینە ناو زبالە لێ دەرەو سەحیف ناو زبال ئەی چی دەکەین ئەدی خۆش شێ دەبی شارەوانی بێتن دیوابی شتێنیتن لەم بازاڕی پەلەوەردا لە شاری هەولێر کۆمەڵێک پەلەوەری جۆر بە جۆر هەیە کە هەندێک جار نرخەکانیان دەگات تا 4,000 دلار بۆ نمونە ئەمە یەک لە پەلەوەرەکانە خاوەنی ئەم دوکانە باسی لەوە دەکات کە نرخەکەی نزیکەی 1,700 دلارە بۆیە لە دوکانێک بۆ دوکانێکی دیکە لەم بازارە پاک و خاوێنی جیاوازی هەیە ئەوە لەبەرەوەی زۆربەی پەلەوەرەکانی گرانبەهان خاوەنی ئەم دوکانە ناچارە پاک و خاوێنی بپارێزێت سەرڕای ئەوەی کە لە بەردەم دوکانەکەی لە تەنیشتی لەولا خەڵکانێکەیە کە ڕەچاوی پاک و خاوێنی ناکەن بەڵام لەگەڵ ئەوەش کە کەمی ئاویش هۆکار بووە بۆ پیسبوونی ئەم بازارە سڵاوت دەبێت ماندوو نەبی هەست دەکەم دوکانەکەی تۆ جیاوازە لەگەڵ دوکانەکانی تر ینی کێشەکە لە چیدایە پیسی ئەو بازارە پەیوەندی بە کاسبکارەکانەوە هەیە یان پەیوەندی بەکەم ینی بە کەمی خزمەت گوزاری حکوومەتی بەخۆی خەتا لە حکوومەتی نیە خەتا لە خەڵکەکەیە چۆن خەڵکەکەت مەسەلەن ئەتوو دوکانداری مریشکت دەمری ئمریشکە دەین تلێکوانە سەر ئەرکوانە خۆداتن ئەمە ناحیلاجین ئێرکوانە پاکخۆیان ڕاگرن چکە تێرەکانمان گرانە ئەم مەسەلە ئێستا تێرم هێ جۆدی بە 50 وەرەقەی بە 40 وەرەقەی ناهینمە ژۆرش بۆ تو کێشەیە ئەگەر دوکاندارێک ڕەچاوی پاک و خاوێنی نەکە ئەی تەبعان ئەدیکو ترسنەوە هەیە ڤایرۆس ئەو تەیرێ دەمریتن بۆ گەنی دەبی گەرمە زوو بۆ گەنی دەبی زووش ڤایرۆسی دێنتە ناو دوکان لەگە پێڵاوەکانی دێت تەشبیهادەن بمرن هەلەگە پێڵاوی دی باشە لەگەڵ پێڕاوی ڤایرۆس دەگوازرێتەوە بۆ ماڵەوەش دەگوازرێتەوە باشە کەسێک نییە سەرپێچی بکات لە پیسکردنی ژینگە سزا بدرێ سکاڵای لەسەر تۆمار بکرێ حکوومەت سزای بدا بەخۆی ئەگەر ژینگە دەهات ناوەناوە تەیرەک هەیە پێی دەرێن بوو کە سوورە ئەو تێریان نەهێشت ئەو سووریانە کوردی سوورە سەر بوو ئەو تێریان هەر نەهێشت هەمووش دەمری 10,000 قلی بگرە یەقت لە 10,000 قلی 100 قل نامینی کەواتە تیمی تەندروستی هەبوو بەڵام نەیتوانیوە دەرەقەتی ئەو هەموو کێشەیە ناتوە دەرەقەت نایەن نەخێر خەڵکەکە بەخۆی خراپە هەمووی پیسە خەڵکەکەی پیسە ئارێ وەڵە ئەتوو لەو جادێ بڕۆ تەسوور کە تا دەسوڕێ ئەو دی و ئەو دی هەمووی پیسە ئەو خواوە چی ئەمن سبێنان دێم ئەو جادە هەتا ئاخری دەشم هەمووش دەزانن کامێرە میعزل کامێرەگەلی دێ ئەو ڕسبێنی ساعت ئەفتا هاتیمە هەموو شوشتیە زۆربەی کاسبکارەکانی ئەم بازارە دەڵێن ڕاستە لێرەدا پاک و خاوێنی بە شێوەیەکی گونجاو ڕەچاو نەکراوە بەشێکی کەم تەرخەمیەکە لە حکوومەتی هەرێمی کوردستان و لایەنە پەیوەندیدارەکانی تەندروستی و بەڕێوەبەرەتی ئاو و لایەنە پەیوەندیدارەکانی دیکەیە بەشێکی دیکەشیان لە ئەستۆی خۆیانە کە بەشێک لە دوکاندارەکان پاک و خاوێنی ناپارێزن بەڵام زۆرینەیان لەگەڵ ئەوەدان ئەم شوێنە کە هەرچەندە لە سنتەری شاری هەولێر نزیکە بەڵام بە شوێنێکی گونجاوی دەزانن بۆ ئەوەی کاسبی خۆیانی تێدا بکەن بە مەرجێک حکوومەت ئاوڕێکی جددیان لێ بداتەوە و ڕێو شوێنێکی تازەش بگیرێتە بەر کە دوکاندارەکان
پابەندی پاراستنی سەلامەتی خۆیان و پەلەوەرەکانیان بن تا باسێکی دیکە و بابەتێکی دیکە بەخواتان دەسپێرم.